ئەمە وەک نەرێتێکی ساڵانە لە مانگی ڕەمەزانە لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی و لە مزگەوتەکانمان ئێوارە خوان دروستەکەین بۆ ئەندامانی خۆمان، خەڵکی شاری خورمات و مامۆستایان و خەڵکی شار و ئەم ئیفتارساییمەش کە ئەمڕۆ لێرن لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی دروستمان کردو بۆ ئەندامانی خۆمان و موسڵمانانی شارەکە. ئەمە دووهەم ئیفتارساییمە لێرە ئەیکەین ئێستا الحەمدوللا خەڵکی زۆرش بەدەمانەوە دێت و خوای گەورە لە هەمووی قبوڵکە. ئیفتارساییمەکان ئامانجبانیەکەم ڕەزامەندی خوای گەورەیە و قبوڵکردنی دوعای ڕۆژوانانە کە لێرە لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی ڕۆژەکانیان ئەشکێنن. دووهەمیش وەکو ئەرکێکی خۆمان بەرامبەر موسڵمانان بە چاکمان زانیە ساڵانە لە مانگی ڕەمەزانە ئێوارە خوان دروستکەین بۆ چینە جیاوازەکەم.